جەناب و بیستوتە ینی لە ناو خۆمانەوە هەیە لە ناو خەڵکە دایمەشتی چینی بەرامبەرشتی ئەمریکی زۆر لاوازاڵێن چینەکەم ناوێ ئەمریکیەکەمەوێ و بۆ چەکیش وایە چەکی چینی سرشوانە سە بۆ نمونە ناسماز نەرویجیەکە بەتەریەکە خۆی بڵین بەڕادار وانەی نێزیکەی 300 ملیۆن دلار بەبانەوەیە بە موشەکەکانی کە وەریەگریتونەوەوانە بەرەو ملیارە ڕواتن جگەلەوە تۆ پێویستیت بە پارچەیە یەدەک پێویستیت بە مەشقە پێویستیت بە شەحنی ئەمانەیە دووسێ مەنزومەت بدات ئەگاتە نێزیکەی 5 ملیار دلار پاشە چین 50 فڕۆکەی جی دەتەداتێ لەگەڵ 300 موشکی PL لەگەڵ 2 فڕۆکەی فیول سوتەمەنی وەربگرێ لە ئاسمان لەگەڵ 2 فڕۆکەی ئنزار مبەکر کە تۆ پێویستیت پێوێتی ئەو موشەکانە لەگەڵ یابێتن تاکوەگاتە هەدەفی خۆی ئەمانە هەمووی بە 3 ملیار دلار ئەداتێ چین ئامادەیە ئەمە هەمووی بە 3 ملیار دلار باڵێ بە 3 ملیار دلار ئەداتێ باش ئەمە ئەمریکا چیەداتێ بە چەند ئەمریکا نرخەکانی زۆر گرانترە لەوانەی کە چین ئەمریکا کێشەکەی ئەوەیە چەکەکانی گرانە دائیمە بەرەو تەکنۆلۆژیای بەرز و چەکی گران چەکی هەرزانی نییە